لەگە دەنجی بەخەبەراتکە بەخەبەراتین لەگە دەنجی هەم تەقینەوەگە و هەم دەنجی قیژەی مندار و ژنوشتی بکە بەخەبەراتین کە هاتینە خواری پێش دەرکەی دەبینی هەموو خەرگاتینە دەرێ و هەموو غار دەدەن دەچن لە بۆ بەنزیخانەی ئەوە دەنجی تەقینەوەی یەکەم گەورەکە پاش تەقینەوە گەورەکە ئەو دووکەر و ئاگرەکە کە زۆریش بوو پاشوەی دووسێ دەنجی دیکە هات بەس تەقریبان ناوبڕە 5 دقە جارێک دەنگەی گەورە داهات تقریبان بەحام 4 ئەوە هەر لەگە تەقینەوەی یەکەم کە دەنگەی زۆر گەورە هات شکا یەکەم زار سەرەتا بەس ئاگرە بوو نانی دووکەرە بوو خەرکە بەخەبەر هات ینی چوو نەکردنی ئاگر بوو بەس کە دەنجی تەقینەوەی یەکەم هات تەقریبان سەعات 9 یان پێش 9 شتێکی بوو جامەکە وای لێ هاتی بەس ئەو جامە شکایە بەس لە ژۆرێ هەندێک زەرەر شتمالێکەتیا دینگەی ئەوەکەی جاموشتی هاتە دەرێ لەگە تەقینەوەکەی وڵات داواکاریەکەمان الحەمدولێ بەس میمۆی بە سەلامەتی هیچمان لێ نهاتیە و دوو ئیشاڵەش کەس نەمردبیان شتەشی لێ نەهاتبی چکە مار دنیا تا ویز دەکرێتەوە ئیشاڵە ئەوەکەت کەش دەگەڕێتەوە سەرەوەی کە لێکۆڵنیەوە شتی لێ